بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی هەنگاوەکان بۆ پێگەێنانی حکوومەتی ئایندەی عێراق حکوومەتی نوێ عێراق چۆنن ئاسۆکانی کە ڕوون بۆتەوەی کە بەرچاو کەوتووە حکوومەتی ئایندەی عێراق لە نێوان بەرداشتی ئەمریکا و ئێران چۆن دەبێ ئایا عێراقیەکان دەتوانن حکوومەتێک دوور لە دەستێوەردانی دەرەکی دروست بکەن گفتوگوێن پرس و باس و بابەتانە دەکەین هەروەها کورد دەتوانێت لە حکوومەتی ئایندەدا چ سەنگ و پێگە و قورساییەکی هەبێ گفتوگوێن پرس و باس و بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ کرمانج باسەخۆ لە هەولێرە لەگەڵمانە دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان دکتۆر بڕوانینی تۆ حکوومەتی نوێ عێراق زوو پێک دێت و شکلی حکوومەتەکەت چۆن دەبێت لە نێوان بەرداشتی ئێران و ئەمریکادا زۆر سپاس کاگرانکۆ وەڵا هەروەک بەخۆت لە سەرەتادا ئاماژەت پێکرد پێکردنانی حکوومەتی عێراقی گەمەیەکە یان کێشەیەکە لە نێوان دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتی ئێراندا ئەمە یەکەم جار نییە وایە و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی دەست بەکاربوونی مالیکی لە ساڵی 2010 تقریبان ئەم ململانەیە هەیە کەی پێک دێ بەڕاستی من پێم وان نییە بەم زوانە پێک بێت چونکە ململانەکان زۆر قوڵن ململانەکان لەوەشە قوڵ بوونەتەوە کە لە ناو خودی لایەن و پێکاتەکانی عێراقدا ململانەکان قوڵ بوونەتەوە ئەویش بە تایبەتی لایەنی شیع بە خۆیان کاندیدێکیان نییە ینی ئێمە ئاگادارین چەند ڕۆژێک پێشستا ئیتار کۆبنەوەی ناوخۆیان هەبوو بەڵام نایانتوانی لەسەر کاندیدێک پێک بێن هۆکارەکەشی دیارە ینی محەممەد شیع سوودانی سەرۆگۆزیرانی ئێستای عێراق دەیەوێت خۆی کاندید بکە و گەورەترین کوتلەی پەرلەمانیشە لە نێو پەرلەمانی عێراقا بەڵام لایەنەکانی دیکەی ئیتار لە ڕاستیدا دایانەوێت یان نووری مالیکی کاندید بکەن یا کەسێک کە نووری مالیشی پەسەندی بکاتن بەڵام کێشەکە لەوەدایە کە مەسەڵەن ئەمریکا پێ ناچێ با بڵێن لاری هەبێ لە دووبارە کاندیدکردنەوەی سوودانی بەڵام هەم ئێران و هەم ئیتار بۆ خۆی قبولی سوودانی ناکەن ئەوەشان تا ڕادەیەک بەڕاشکاوی ڕاگەیاندووە پێشیان وایە کە سوودانی جۆرێک لە خیانەتی لەوان کردووە چونکە جارەکەی دیکە کە ئەوان کاندیدیان کرد بەڵام ئەم جارە کوتلەی سیاسی پێکێنا و بۆ خۆی بە ڕاستەوخۆ یان سەر بەخۆیانە بەشداری هەڵبژاردنەکانی کرد و ئەم کورسێ زۆرەی هێناوە جا من پێم وانییە بەڕاستی یەکلایی بێتەوە ئەمریکا ئەم جارە زیاتر سوورە لەسەرەوەی کە دەستوەردام کاتن چونکە ئەمە بۆ یەکەمین جارە کە گروپە با بڵێن چەکدارەکان یان ئەو گروپانێک کە نزیکن لە ئێران و لە ناو حەشتی شعبیا گلدراونەتەوە لە ناو پەرلەمانیشە دەنگێکی زۆریان بەدەستێناوە ینی من پێم وایە نزیکەی لەوانەیە بە هەمووی بەسەرێکەوە چل کورسێکیان هەبێتن گروپە چەکدارەکان ئەمەش نەکەر خەتەرە لەسەر ئەوەی کە لە پرۆسەی با بڵێن سەربازی عێراق جاران کێشەی هەبوو ئەمریکا بەڵام ئێستا ڕووچۆتەوە یان شۆڕ بۆتەوە بۆ پرۆسە سیاسیەکان بوونی ئەم ژمە ئەم ڕێژە زۆرەی گروپە چەکدارەکان لە ناو پەرلەمانی عێراقا بێزگەلەوەی کە هەڕەشەیە بۆ سەر خودی عێراق هەڕەشەیە بۆ هەرێم و هەرەشەشە بۆ ئەمریکا و بۆ سەر ئیسرائیلیش چونکە ئیدی لێرە بەدواوە چونکە جاران کە ئەمریکا و ئیسرائیل داوایان دەکرد کە ئەمانە سەرکوت بکرێن بەڵام ئەگەر لە ناو پەرلەمان بوون چۆن سەرکوت دەکرێن باشە دکتۆر ینی لە قسەکانی دوڕۆژی ڕابردووی تۆمباراک وا دەردەکەوت کە ئەمریکا ینی لەوە تێگەیشتووە 20 ساڵی ڕابردوو ئەو سیاسەتەی کە کردوێتی جۆرێک لە ینی یەکلابوونەوەی عێراق بۆ ئێران وە ئێران مامەڵەی لەگەڵدا کردووەوە توانیوێتی ینی چۆنی بێ ئەوها حکوومەتەکان دروست ببن بەڵام ئێستا کێبڕکێکی توندێ پێ دوانی ئەم کێبڕکێ توندە وا دەکا دیسانەوە عێراقیەکان ینی پەنا بەرنەبەر کاندیدێک نەکاندیدی ڕاستەوخۆی ئەمریکیەکان بێ نەڕاستەوخۆ نزیکیش بێ لە ئێرانیەکانەوە ینی کاندیدێک بێ وەکو لە ڕابردوودا بینیمان مەرز نییە کورسی زۆری هەبێ گرنگەوەی لەسەری پێک بێن
ئامن پێم وایە 2000 هەر شتێک دەبێت لەو شەکلە ینی پێکاتنێکی هەم باڵی بەهێزی ئێران و هەم باڵی بەهێزی ئەمریکا ئەگەر نەڵێم باڵی بەهێزی ئەمریکا حەز و ئارەزوو یان باڵین بەرژەوەندەکانی ئەمریکا 2000 هەروای لێدێ بەڵام من پێم وایە پرسیارەکەی تۆ لەسەرەوە بکە چەند دەخانێ من پێم وایە کە زۆر دەخانێت چونکە یەکلاکردنەوەی ئەم جارە زۆر زەحمەتتر دەبێت بەو هۆکارانی کە ئاماژەم پێکرد من پێم وایە شیعەکان چۆن لە ئێران ساڵانێکە گەمەیەک دەکەن ئەویش گەمەی باڵی توندڕە و باڵی میانڕە و لەناو خودی سیستەمی ئێرانیدا ئێستا خەریکە ئەوانیش فێری ئەو گەمەیە بوو بن لە ناو عێراقا مەسەلەن کاتێک کە ئێران باڵە دەست بێ ئەوان دەتوانن کە مەسەلەن باڵە توندڕەوەکەی ناو شیعە یا ئەو باڵە نزیکەی لە ئێران کاندیدی هەبێ بەڵام کاتێک کە ئەمریکیەکان تون دەکەن فشار دەخانە سەر عێراق لەوانەیە کاندیدێکی میانڕە و بێنە پێشەوە مەسەلەن ئێمە دەزانین کە پزیشکیان لە باڵی میانڕەوی ئێرانە دوای ئەو شەڕ و ململانێ و پێکدادانەی ئەم دوایانە ئەوان پێیان باش بوو کە مەسەلەن کەسێکی میانڕە و لەسەر حکوم بێ لە ناو عێراقیشە من واز دەکەم کە ماوەیەکە شیعەکان بەم شێوەیە یاری دەکەن بەڵێ باشە دکتۆر خۆوا دەردەکەوێ سوودانی هەم لە ئەمریکاوە نزیکە لە قسەکانی دۆناڵد ترەمپ بە وا دەردەکەوت و هەم لەگەڵ ئێرانەکانیشدا کێشەیەکی ئەو تۆی نییە و لە حکومڕانەکەشیدا کێشەیەکی ئەو تۆی نەبووە ڕەنگە لەگەڵ چەند سەرکردەیەکدا بە تایبەت لەگەڵ نووری مالیکیدا بەرکەوتنیان نەبوو بێ بەڵام وا دەردەکەوێ مەساڵحی هەردووە وڵاتە زلهێزەی پاراستووە من پێم وایە ئەمریکەکان لاریان نییە لە سوودانی بەڵام ئێران لاری هەیە لە سوودانیا ینی چونکە مەسەلەن بۆ نمونە لەم ڕۆژانە ئێوەش لەوانەیە ئاگادار بن خەڵک ئاگادارە لە میدیاکان بڵاو کرایەوە کە وەقاعی عراقی قرارێکی بڵاو کردوتەوە یان یاسایەکی بڵاو پێم وایە دەبێت بڕیار بێت چونکە ینی قرار بێ چونکە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە ئەویش قراری دانانی حوسیەکان و حزب الله بە گروپی تەروریستی دواتر دیارە پاشەگەزبوونەوەی خۆیان ڕاگەاند و ئەمانە لە ڕاستیدا خەتی سوورن بۆ ئێران ینی دەوڵەتی عراقی بێ حزب الله یان حوسیەکان وەک گروپی تەروریستی لە قەڵەمداتن ئەمە شتێک نییە کە ئێران پێ ڕازی بێ ئەو دەنگۆیی کە بۆ خۆمان دەزانین ئێران لەوانەیە زۆر بە زەقی لەسەر ئەو پرسانە قسە نەکە بەڵام لە ڕێگەی پرۆکسەکانەوە لە عێراقەوە قسە دەکا مەسەلەن بەڕادەیەکە وا لە سوودانی کرا کە بێتن پاشەگەزبوونەوەی خۆی ینی بێئاگایی خۆی لەو پرسە ڕابگەێنێتن خۆی لە ڕاستیدا ئەمریکیەکان هیچ لاریان لە دووبارە کاندیدکردنەوەی سوودانی نییە بەڵام ئێران و ئیتار خەتی سووریان داناوە مەسەلەن 2000 من پێم وایە لەسەر کاندیدێکی هاوبەش پێک دێن ئەگەرەکانی ئەوەی کە مالیکی بێتەوە سەرۆکوەزیران لەوانەیە کەم بێتن بەڵام بەبێ ئەوەی بەبێ ڕەزامەندی ئێران و بەبێ ڕەزاوەندی مالیکی زۆر زەحمەتە کە کاندیدێک لە عێراقا ببێ بە سەرۆک وەزیرانی عێراقی دکتۆر شیعەکان یەکیان گرتووە لانی کەم سەرڕای هەموو ناکۆکیە زۆرەکەیان یەکیان گرتووە سونەکان بامان شێواگەر بە شکلیش بێ ئەنجومەنێکیان ڕاگەیاندووە ئەوەی کە ماوەتەوە پەرتەوازەیە کووردە کورد چه سنگ و پێگەیەکی دەبێت لە عێراقی ئایندەدا یان لە حکوومەتی نوێی عێراقدا من پێم وایە کورد ئەگەر بەو شێوەیە بێ بەو شێوەیەکە ئێستا هەیە ئەو بەو پەرتەوازەیەکە ئێستا هەیە نەکەر سەنجی کەم دەبێت بەڵکو سەنجی هەر نابێتن چونکە ساڵانێک بوو کورد بەهۆی ئەوەی کە بە حکمی ئەوەی کە لەلایەنەکانی دیکە تۆکمەتر و یەگرتووتر بوو هەر بەو هۆیەوە بوو کە مەسەلەن کۆمەڵێک لە مافەکانی کورد لە داواکانی کورد لە دەستوری عێراق جێگەی کراوە لە ساڵانی 2000ەکانە بەڵام ئێمە دەزانین لە ئاکامی لاوازبوونی پێگەی کورد کە هۆکاری هەرە سەرشیشی ئەو دابەشبوونەی هەیە ئەو دابەشبوونەیە کە ئێستاکە هەیە بۆ مای ئەوەی کە کۆمەڵێک لە دەستکەوتەکان لە دەست بدا و ئەو هەموو بڕیارانەی کە لە محکمەی فیدرالیەوە دەرچووە بەشێکی زۆری پەیوەندی بەو دابەشبوونەی کوردەوە بوو ئەگە کورد یەکگرتوو وایە بەو شێوەیە نەدەبوو بێزگە لەوەش کە بەداخەوە کورد ئەگەر پێگەشی هەبێ گرنگە کە کەسانی بەتوانە لە پۆستە باڵەکانی
عراقەدا بنێ بەڕاستی ینی بوونی کەسانی بەتوانە زۆر گرنگە بەڵام بەداخەوە ئێمە هەموو جار دەبینین کە جار بەجار کەسەکانی کە لە پۆستە باڵەکان دانرێن لاوااسترن لە کەسانی پێشووتر ینی من ئەگەر نمونەیەک بێنمەوە کاگرانکۆ مەسەلەن گروپی عراقیەکان زۆربەی جار ئەو کەسانە دێڵنەوە کە توانایی خۆیان دەسەلمێنن لە پەرلەمانی عراقا مەسەلەن بۆ نمونە محەممەد تمیمی کە کاندیدێکی عەرەبی سوننەی عراقیە جێگری سەرۆک وەزیران بوو ئەندام پەرلەمان بوو ئەمە چەندین جارە هەر کاندید دەکرێتەوە هەر سەر دەکەوێتەوە بەڵام ئێمە دوای ئەوەی کە چەند ساڵێک کەسێک جێگەی خۆی دەکاتەوە فێری پرۆژە یاسا دەبێت و فێری کارەکان و گەمەکانی ناو لیژنەکانی پەرلەمانی دەبێت ڕێک لە دوای هەڵبژارنەکانە دەهێنینەوە کوردستان و کەسێکی دیکە نوێ ڕوانی بەغدا دەکەنەوە بۆ ئەوی ململانەی لەگەڵ چێ بکەن ململانەی لەگەڵ کەسێکی وەک محەممەد تمیمی بکاتن ئەمە هەڵەیەکی زۆر گەورەی استراتیجیە کورد کە دەیکاتن ینی بێزگە لەو دابەشبوونەی ئەسڵەن نەزانینی دانانی کەسەکانیش کێشەیەکی زۆر گەورەی ناوەتەوە بۆ پێگەی کورد باشە ینی تۆ پێ دوایە ئەوانەی کە لەوێن ئەزمون وەرەگرن ئەوانەی کە لەوێن ماونەتەوە شارەزای گەمە سیاسیەکان بوون گەمە قانونیەکان بوون لەوێ بمێننەوە دکتۆر خۆڕەنگە ڕەخنەش لەم ڕوانینە مڕوانینێکی منطقیە بەڵام ڕەخنەی منطقیش لەم ڕوانینە ئەوەیە خەڵکانێک دەچنە ئەوێ ئیتر هەر ئەوەندەی کە دەچنە ئەوێ و دەستیان لەوێ گیر بوو کە زانیان دادەنرێنەوە ئیتر بێباکە بن لە خەڵک بێباکە بن لە حزبەکەیان و گوێ بە هیچ نادەن گوێ لە کەس ناگرن وە خەریکی خۆدەوڵەمەندکردنە بن بە کوردیەکەی ئاجا من کاک ڕانکۆ مەبەستم ئەوە نیە کە تۆ ئەو کەسانە بهێڵیتەوە کە لەوێ دەبن بە گوێگری دەوڵەتی عراقی یان دەبن بە گوێگری لایەن و دەسەڵاتە شیعەکەی عراق من مەبەستم ئەوەیە کە ئەو کەسانێک کە لەوێ کاری چالاک دەکەن ینی جێگە و پێگەی خۆیانەیە خۆ دەبێت ئێمە دەبێت دامەزراوەیەکمان هەبێت بۆ هەڵسەنگاندنی ئەندام پەرلەمانەکانمان بۆ هەڵسەنگاندنی وەزیرەکانمان بۆ هەڵسەنگاندنی سەرۆک کۆمار دەبێت دەستگایەکە بێت دامەزراوەیەکە بێت ئەوەنە هەڵسەنجێنی ئەوەی کە کاری باشی کردووە لە پێگەکەی خۆی بێڵەوە ئەوەی کە کاری باشی نەکردووە ببوورە من ئەو قسەیە بەکاردێنم گوێی دەگرین و دەهینەوە شوێنی خۆی مەسەلەن خۆی بێ هەڵوێستی لایەنە سیاسیە کوردیەکان یان نەبوونی بەدامەزراوەی کردنیان پرسە وای کردووە کە کەسانێک دەستنەوەی منیش پێم وایە ئەو کەسانی کە دەستنەوێن دەوێت لە بەرژەوەندی خۆیانە کار دەکەن شایستەی ئەوە نین کە لەوێ بمێنەوە بەڵام ئەو کەسانی کە لەوێن و شارەزا دەبن و ئەزمون وەردەگرن و لە پێناوی گەل و نیشتیمانی کوردستانە با بڵێن تێدەکۆشن ئەوانە دەبێت بمێننەوە. باشە دکتۆر بەگشتی دۆخەکە بۆ کورد چۆنە کردنەوەی گەورەترین مەسەلەن کنسڵخانەی ئەمریکا بینا و باڵەخانەی کنسڵخانەی ئەمریکا لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان هەروەها لێدوانەکانی تۆمباراک لەبارەی دەوڵەتی کوردیەوە یان شێوە حکومێکی تۆنۆمی بۆ کورد و ینی کورد لەکوێی ئەم گۆڕانکاریانەدا ئێمە بۆ خۆمان لە باشووری کوردستان ئامادەین بۆم گۆڕانکاریانی کە لە ناوچەکە ڕوودەدەن ئاگامان لێیانە یان خۆمان بۆی ئامادە کردووە. وڵای کاگرانکۆ من پێمە هەر لەو بەرنامەیە چەند جاری دیکە قسەم لەسەرەوە کردووە کورد قەت کێشەی نەبووە لەگەڵ بوونی هەلا قەت کێشەی نەبووە لەگەڵ ئەوەی کە ئێمە پێگەمان یا پشتیوانی دەرەچیمان من پێم وایە من مەبەستمەوە کە هێزە دەرەچەکان دایانوێت دەوڵەتێکی کوردی دامەزرێن بەڵام لە ڕاستیدا من بۆ خۆم وەک چاودێریکەرێک لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بە تەواوی قەناعەتەوە دەتوانم ئەو قسەیە بکەم کە ئەوەی کە کورد لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە تایبەتی لە بەهێزکردنی پێگەی هەرێمە نەیکردووە خەتاکە خەتای خۆمان نەگەوەی کە پشتیوانیمان نەبووە من پێم وایە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا هەرێمێکی بەهێزیان لە ناو عراقێکی یەکگرتوودا دەوێتن ئێمە لەسەر ئەوە ئیشمان نەکردووە بەڵکو ئێمە خۆمان دابەشین ئەوەی کە بوونی یاکردنەوەی قونسڵخانەیەکی گەورە یەکێک لە گەورەترین قونسڵخانەکانی ئەمریکای لە جیهاندا نیشانەی ئەوەیە کە بە تۆ دەوێت بە تۆ بڵێتن کە من لە بەرابەر عراقا هاوتەریب تەمەشات دەکەم ئەگەر یەکێک لە گەورەترین سەفارەتەکانی دنیام لە بەغدایە یەکێک لە گەورەترین قونسڵخانەکانیشم لە هەولێرە دەی تۆ لەوە تێبگەی بەڵام کاتێک کە تۆ نایەت و ناتوانانی حکوومەت پێک بێنیت حکوومەتیش بۆچی پێک نانێن هۆکار بە من زۆرە بەڵام هۆکاری هەرە سەرەکی
پەیوەندی بەو نەفەسەیە شێوازی مامەڵەکردنی یەکێتی و پارتیە لەگەڵ یەکدیدا کە من پێم وایە لەسەر بنەمای تۆڵە ڕق دیوەخان مامەڵە لەگەڵ یەکدی دەکرێن لە جیاتیەوەی کە بنەما سیاسیەکان بنەما نیشتمانیەکان بەرژەوەندی گشتی بەرژەوەندی نەتەوە بخرێتە سەروی بەرژەوەندیەکانەوە بەڕق مامەڵە ناتوانانی تۆ بکەیت بە تۆڵە ناتوانانی مامەڵە بکەی ئەمانە کاری سیاسی نین لە سیاستدا دانووسان هەیە لە سیاستدا وەرگرە و بدە هەیە ئەم جۆرە ململانیانەی کە ئێستا لە کوردستاندا هەیە بەداخەوە بووە بەمای ئەوەی کە پێگەی کورد من دەڵێم نەک لاواز بێ بەڵکو فشۆڵ بێتن ینی لە چەند ساڵی ڕابردوودا لانی کەم لە دوای ڕوخانی ڕژێمی عراقەوە کە پێگەی کورد بەهێز بووە من هیچ کاتێک پێگەی کوردم ئەوەندە لاواز نەدیوە لە کاتێکدا کە بە هەموو شێوەیەک وڵاتانی دیکە لە پشتیوانی ئێمەدان تەنانەت دوای ڕیفراندۆمیش کە مەسەلەن با بڵێن جۆرێک لە ئەوە هەبوو زویربوون هەبوو تووڕەبوون هەبوو بەڵام وردە وردە گەڕانەوە و پشتیوانیان لە دەڵێ ئەمە ناگەڕێتەوە بۆ سەری هەڕەمەکە سەری هەڕەمی حکوومەتداری لەم ناوچەیە ینی لە دوای پرۆسی ئازادیەوە کە ئێمە ئێستا لە خراپترین دۆخی پەیوەندیەکانمانداین لە کاتێکدا وەک تۆ دەڵێ لە باشترین دۆخی پشتیوانیە نێودەوڵەتیەکانداین لە ڕووی ئابوووریەوە دۆخمان ینی ڕەنگە 20 ساڵی ژەبێ بە قەدەم 1-2 ساڵارێمی کوردستان داهاتی نەبوو بێ لە داهاتی ناوخۆ داهاتی نەو داهاتی غاز داهاتی هەموو داهاتێک لە بەغداشەوە بڕە پارە هاتووە ینی چی وای کردووە کە ئێمە لە خراپترین دۆخی ناوخۆی خۆمان دابین وڵی جا کاک ڕانکۆ من پێم وایە لە هەرێمدا 5 کەس لە هەرەمی سەرەوەی دەسەڵاتدانا و هەر ئەو 5 کەسش ناویان ناهێنم پێم وایە هەموو کەس دەزانێت کە مەبەستم چیە لەو 5 کەسە ئەو 5 کەسە خەتاباری سەرچین لەو دۆخەی کە ئێستا هەیە خۆ چکە بڕیار بەدەستی سەرەکی ئەو 5 کەسن ینی ئەو کاتێک ئێمە پێگەمان بەهێز بێ هەر هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ 5 کەسە کاتی خۆی کە پێگەی هەرێم بەهێز بوو دەگەڕاوە بۆ بەڕێز مامجلال و بەڕێز کاک مەسعود ئێستاش کە فشۆڵە هەر دەگەڕێتەوە بۆ ئەو کەسانێک ئێستا کە لە هەڕەمی سەرەوەی دەسەڵاتدان لە هەرێمدا خۆ وەزیرێک یان مەسەلە ئێمە دەزانین مەسەلەن دەسەڵات لە هەرێمدا دەسەڵاتێکی مرکزیە و دەسەڵات لە هەرێزدا کۆکراوەتەوە لە دەستی چەند کەسێک لەبەرەوە ئەگەر هەر پێشڤەچوونێکە بێ و هەر کشانەوەیەکە بێ هەم چاکەکەی هەم خراپەکەی دەگەڕێتەوە بۆەوە سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ خستنە ڕووی ڕوانینەکانت لەسەر حکوومەتی ئایندەی عێراق و با بڵێن ڕۆڵی کورد نێوخۆی ماڵی کورد لە ئێستادا سپاس دەکەم زۆر سپاس